ئایدنجامچی بەبەر ناکۆت کاستەکەی تەزیلم کردا چەند ڕۆژێکی پێچوو دوایەوە خەبەرم نرد بە هینا بۆ کاک شێرکۆ فەرقەی ئەڤین وتمە و کابرایمەوە بیناسموتی وڵی نازانم بەس ماڵی ئەوەی کە حەفلەکەمان بۆیان کردو ئەیان ناسین خبری پێگەیاند وڵا هات بۆ دوکان بۆ لام دا تعارفم کرد لەگەڵ یاوتی من ئایدنجامچی منازم تی بەدڵت بۆ وتم ئاڕەوڵا ئێدەوتی قەیچێکە چی تەوێتم من بۆ تەکەم وڵا دا هەر بۆ سوتفەیە بردم بۆ لای جەماعەتی بۆ لای تیپی ئەڤینەوە وتم کاک شێرکۆمانەوێ شتێکی ئاوا تەزیل بکەین هەر لەگە فەرقەکەی خۆتان بەڕاستی پێم خۆش بۆ شتێکی ئاهامان کردووە یعنی شتێکی جوانمان دروست کردووە وتی قەیچێکە بە چاوان وڵا هەر لە مەکتەبەکە لای خۆی ساعاتێکمان پێی تەزیل کرد هەمووی گۆرانەکان طبعاً فولکلۆرە یعنی شتێکی تازەی خۆی نییە هەمووی فولکلۆریە یعنی هین ئەمەوە کۆنەکانە هەمووی تۆتەوە بەڵام بە ڕتمێکی تازە بە ستایلێکی تازە غەربی ئەو شتانە زۆر کەم بۆ وەختە ئەیانوت بەڵام زیاتر هابەوی بووە شتی بلین ئەوەیە بە تەپڵ و عود و ئەو شتانەیە شتێکی شەرقیە ئەمە غەربی بوو شتێکی تازە بوو لە جۆ دا هەر هەمووی بەدڵیان و بەڕاستی کورد یعنی تورکمان هەر هەمووی ئەیان برد شتێکی خۆش بوو وڵاو کاسێتم بۆی تەزیل کرد سێرەکەم ئەویان هەر عینەن لە ناو جادەکە لافیتەم بۆی هەڵواسی و متڕ بە تورکمانی تازە و ئەلبومێکی تازە و کاسێتێکی تازە و ڕسمم بۆی کرد و خۆیم هێنا و یعنی ڕسمی تازم بۆی گرد و ئەو شتانە سێرەکەم یعنی زۆر بڵاو بۆیەوە لە دوایەوە کاسێتیشکە و کاسێتیشکە و کاسێتیشکەوە چەند کاسێتەکەم بۆی تەزیل کردها وردە وردە ناوبانگێکی زۆری دەرکرد تەزیلاتی کە ئەیبرد کاسێتی پێتەزیلە کرد دانیشتنیان پێکرد لەگەڵ گۆرانی بێژەکان کە یا لەگەڵ شەهاب قەسابە و لەگەڵ هابەیە و لەگەڵ خالیدا تازە دەرچوو بوو ئەو تازە هێناو بە ناو ساحەکەوە مەسەن بڵین خەڵک نەیە ناسی هێنام وتم با لەگەڵ ئایدنا دانیشتنێکمان بۆی کردەوە وەختە لە ماڵان ینی دانیشتنی و شتانە هەبوو دەهالەوە ماشەڵڵا ینی سوبحان الله ئەو کابرایە ینی ناوبانگێکی زۆری دەرکرد و خەڵکێک ناسی